دوێنێ یەکەم ڕۆژی کلیپمان بوو فعلا بارانمان دروست کرد لەبەرەوەی گۆرانێک تازەکەم ناوی بارانە و سیدیە تازەکەشم ناوی بارانە. باران شتێکی زۆر پیرۆزە لای من چکە من حەزم زۆر بە زستانە بۆیە ئەو گۆرانیەشمان هەڵبژار. دوێنێ لەگەڵ ستافی NV لە لۆکیشنێکی زۆر جوان لەگەڵ فرقەی مۆسیقا تەسویرمان کرد. تقریبا وابزام تانکی و نیوێک بارانیان ڕشت بەسەر من و بەسەر گروپەکە بە زۆر زۆر شتێکی جوان دەرەچێ. ئیمڕۆژ دووەم ڕۆژمانە ستاف هەمووی حازرە بە لۆری و بە کامێرا و بە ئینارە و بە مەتریال بە تەماین بڕۆین بۆ تەسویر. بەڵێ کمپۆزری هەموو سیدێکەم کاک کیا شادمانە لە ڕۆژهەڵات دانیشێت و ئیشی تریشی کردووە زۆر جوان بەس ئەم ئیشەی من هەر زۆر زۆر دڵخۆشم پێی. هەموو گۆرانەکان هی کاکیا شادمانە و ئینشەڵا بەم زوانە گوێبیستی سیدیە تازەکەمە بن. باران باران دوورە باران جێیان هێشت و یاری جاران. دایرکتری کلیپەکەم کاک فەرهەنگ فەرمانە گەنجێکی زۆر زۆر بەتوانایە کلیپی تری کردووە هەر بۆ NV پرۆداکشن شتی زۆر جوانی کردووە و ئەم کلیپەش هەر ئەو دایرکتیەکە. حەزیشەکەم شتێک بڵێم دەربارەی دوێنێ کە تەسویرمان کرد لەگەڵ گروپی موزیک. بەداخەوە گروپە موزیکە ئەسڵەکە نەیانتوانی بێن لە ڕۆژهەڵاتەوە لەبەرەوەی بارودۆخی ئێران تۆزێ زەحمەتە بۆ مۆسیقار کە بتوانن بە ئاسانی هات و چۆ بکەن و بێن و بڕۆن. زۆر سپاسی ئەو بە ڕێزانش ئەەکەم کە سیدەکەی منیان ڕازانۆتەوە و هیلاک بوونە پێی و بە تایبەتی کاک کیا شادمان کۆمپۆزری سیدێک.